بەخوای گەورەم حزەختم لەگەڵا هەموو مایەبی دکتۆرەکەم خوا ئاگای لێ ئەم مانگەوە دوو مانگە لەبەر بێ پارەی نەڕۆشتومە وڵای ئیش و کارمانەوە و ناوە پاکەکەین و چایان بۆەکەین و هیچمان ئەوەیە و مەعاشەکەشمان ئەوە نەنێ بخام و مایە 40,000 دەی نەکرێت تەکسیا و ئەرە بەخوا زەختم لەگەڵایە بەخوان نەخۆشم تازە عەمەلیات فەقەراتم کردووە ئەگەر پارەکە زیاد بکە و بەشیکا بۆمان دەری بێنێ باشە بەس دەری نایەنێ بەخوا موچەی ماگانەمان 500 بە چەند ساڵە وەڵا لە شۆشەوەتی وەڵا مانگی 40,000 چوار نەفەرین نەفەری چ لەدەی ئەو 500,000 ئەگەر لە کاتی شاپێتان بدرێت دوانەکەوێ ینی بەشی بژێوی ژیانەکە بەڵێ بەشەکە بەس ئەو کە ئاوا تاخیر بێ لەکوێ بەشمانەکە نەوەڵا بەش ناکە وەزر و حاڵی ئێوەی موچەخۆر چۆنە بێ ینی قەرزەکەن یا نەبەخوا حاڵ نی حاڵ لەکوێ بێ ئەرە بەخوا تەکسر وڵای داواکاری ئەوەمانە هەموو مانگە لە کاتی خۆی بماندنی داواکاریمان ئەوەی ئەرە وڵا با قوربان وەڵی تر لە 9 لە 8 تێین دەوامەکەین تا 2 دوونی و ئەڕۆینەوە جا تۆ بە سی ئەڕۆینەوە بەس ئیسەکە کردمانەتە هین ئەڵێن دوونی و ئەڕۆینەوە زۆر ماندوون ینی موچەکەشتان ئەوە نییە بۆی پێویستە لە کاتا پێتان بن ناوەڵا نە دەرماڵەمان هەیە نەهینمان هەیە یەکسێکمان بۆ نابەستن ئەرە بەخوا ڕسمی بەڵێ ڕسمین کاکەیتە وەڵای داواکاریمان ئەوەیە مەعاشەکەمان بۆ زیادکەن ئەم کرێسارە نەدەین بەخوای گەورەم حزەختم لەگەڵا هەموو مایەبی دکتۆرەکەم خوا ئاگای لێ ئەم مانگەوە دوو مانگە لەبەر بێ پارەی نەڕۆشتومە